داگیرکەرانی کوردستان بۆ لەناوبردنی یادی 35 ساڵەی مەرگەسەتی ئەنفالی جەلەمۆرد و بناری خاڵخاڵان کرایەوە کە تیایدا هاوتەریب لەگەڵ بەڕێوەچوونی مەراسیمی ساڵانەی ئەنفال کە سوکاری ئەنفالکراوان نیگەرانی و داواڕەوەکانیان بەردەوامە کە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی خۆماڵی کوردی وەکو پێویست خزمەتی نەکردوون کە سوکاری ئەنفالکراوان دەڵێن گوندەکانیان بە بەراورد بە هەشتاکانی سەدەی ڕابردوو هیچ نەگۆڕاون با هۆی نەبوونی خزمەتگوزاری ئاو و کارەبا و ڕێگاوبانیشەوە چۆڵ بوون و کەسیش نییە خەمیان لێ بخوات. هەتاکو ئێستا نەیەکێتی نەپارتی بەڕاستی شتێکی نەکردووە. ئێمە جادەیەکی 11 کیلۆمەتریمان هەیە. هەتا ئێستا بە دوو حزبی گەورە ئەم 11 کیلۆمەتریان خیتام نەکردووە. ئێمە یعنی تازە لە پاش 35 ساڵ تازە یعنی بەتەمای چیبی بەتەمای یەکێتی پارتی نەوەڵڵە. ئەمە کوڕێکراویمانەوە وەکو کەسوکاری ئەنفال تا ئێستا ئێمە داواکارین ئەم جادەیەمان بۆ تێر بکەن ئەم مۆنومێنتەمان بۆ بکەن بۆ منۆمێنی باشتر بەڕاستی ئەم دێمانمان بۆ ئاودانکەنەوە لەبەرەوەی لە کۆنەوە چۆن ئەنفال کراوە و چۆل کراوە تا ئێستا ئاودان نەکراوەتەوە دەمانێت لە حکوومەتی هەرێمی کوردستان جادەیەک بۆ ئەم مۆنۆبێتەوە بۆ ئەم لیانەی خۆمان لێرە جادەیەکی شایستەیان بۆ بکەن. جگە لە داواکاری خزمەت گوزاریە سەرەتایەکان ئەوان دوای 35 ساڵ هێشتا چاوەڕێن دەسەڵاتدارانی هەرێم هیمەتێکیان بۆ بکەن و ئێسک و پرووسکی کەسوکارەکانیان بۆ بێننەوە. وایتر هەموو ساڵێم یاداکەنەوە یعنی هیچ ئیسفادەشی نییە بۆ کەسوکاری ئەنفال تەنها غەمباریە کە بە کەسوکاری ئەنفال دەن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لە هەموو کار بەدەستەکان لە دەسەڵاتدارەکان هیوادارم ئەو بەڵێنەمان پێ بدەن ئەو کەسانی کە کەسوکارەکەی ئێمەیان ئەنفال کرد بدرێن بە دادگا هەتا ئیستا نەدراون بە دادگا ینی بۆچی هۆکارەکەی چییە داوا ئەەکەم ئەو گۆڕە بە کۆمەڵانەیان بێتەوە من 6 کەسم ئەنفالە لە کەسوکارەکەی خۆم یعنی زۆر خۆشحاڵە بم ئەگە بیان گەڕێنەوە داوا لە هەموو بەرپرسەکانەکەم یعنی ناتوانن کە سوکاری ئەو هێزخانانەمان بۆ بێنەوە لە شوێنە بینێژن وەک هەڵەبجە با گۆڕستانێکمان هەبێت. دەستخۆشیم هەیە بۆ پرسیارەکەت خاڵی جەوهەری مەراسیمەکەمان ئەو خاڵەیە کە تۆ پرسیاری پێکەین. ئێمە بەڵگەمان هەیە کە ئەو 171 ڕوفاتەی درۆزراوەتەوە لە توبعەدلی بەغایە ڕاستیەکەی ئێمە بە کەمتەرخەمی لایەنی پەیوەندیدار ئەزانین کە تا ئێستا ئەو ڕوفاتانە نەهاتۆتەوە بۆ زێدی خۆیان. سەردانی لایەنە پەیوەندیدارەکانمان کردووە سەردانی وەزارەتی شەیدان و ئەنفالکراوانمان کردووە کێشەیەک هەیە لێرەوە بە سەراحەت پێتان بڵێم کە سوکاری بەڕێزی ئەنفالکراوانی دەڤەری گەرمیان ئەڵێن کە سوکاری ئێمن بێتەوە بۆ گەرمیان. ئێمەش لێرە وەکو کە سوکاری ئەنفالکراوانی گوندەکانی بناری خاڵخاڵان بەڵگەمان هەیە هەوێی شخصی تیا دۆزراتەوە کە ناوی خۆی و دایک و باوکی ئەم گوندەی ئێمەی تایە گوندەکانی دەور و بەرمانی تایە زێتر لە 20 هەوێ ناوی هەیە بەڵگەی دەقیق و حاشا هەڵ لە گرمان هەیە. لە قۆناغی چواری پڕۆسەی بەناو ئەنفالدا کە بەشێکی زۆری گوندەکانی بناری خاڵخاڵان و جەلەمۆردی لە ناوچەی شوان گرتەوە کە ئێستا دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی ڕژێمی بەعەز بە سەدان هاوڵاتی ئەو گوندانەی ئەنفال کردو بەرەو بیابانەکانی سەماوەی بردن و سەرجەم گوندەکانی ڕوخان و سووتان ئێستاش دوای 35 ساڵ لەو مەرگەساتە وەک کە سوکاری شەهید و ئەنفال کراوانی ئەو سنوورە دەڵێن خزمەتەکانی پارتی و یەکێتی و حکوومەتی هەرێم نەک لە ئاست ئەو شۆڕش و قوربانیدانە نەبووە کە ئەوان پێشکەشیان کردووە بەڵکو بەردەوامیش ستەمیان لێ دەکەن. چیانووری کەناڵی پەیام گوندی جەلەمۆرد.